لا شەوانی قەدردا مسلمانان بە جۆرێک ئەم شەوانە بەرز و زیندوو ڕادەگرن کە شەوەکانی وەکو ڕۆژەکانی تر ڕووناکە و هاوڵاتیان لە مزگەوتەکان یادی خوا ئەنجام دەدەن. من لە یەکێک لە مزگەوتەکانم، مزگەوتی بارۆگەردی. ئەم مزگەوتە بە جۆرێک یادی خوای تێدا ئەنجام دەدرێت، هاوڵاتیان وەکو نوێژی هەینی بەرەو ئەو مزگەوتە دێن و ئەم شەوانە زیندوو بەرز ڕادەگرن. هاوشێوەی مسلمانانی جیهان بەگشتی لە هەرێمی کوردستانیش مسلمانان شەوانی قەدر وەک هەلێک بۆ نزیکبوونەوەی زیاتر لە خودا و لێخۆشبوون دەبینن و بەمانەوە تا نزیک پاشێ و بە قورئان خوێندن و نوێژی بە کۆمەڵ و یادی خودا بە بەرزی دەیان هێڵنەوە. بێگومان ئەو دەشەوەی ئاخری کە مانجی ڕەمەزانە و خوای گەورە لە مانگە پیرۆزەکەەوە شەوی داری کردەوە بە ناوی لەیلەتول قەدر. شەوی قەدرەکەەوە ئاماژەیە بە شەوەشی ڕێزێژیرا و گرینگە، یعنی لە ئینسانی مسلمان کە بەهاند وەرەگری ینی بە تایبەتی کاتەکانی خۆی خەرانکە بە خواپەرستی تەنهاش گوێتی نییە لە نوێشکردن، بتێ لە کاری چاک، عەمەلی چاک، نوێشکردن، قورئان خوێندن، سەدەقە، هەر شتێک کە خێربی لە مسلمان لەو شەوەی پیرۆزە. کۆبوونەوەی هەموو خەڵکەش لەو مزگەوتە و لە هەر مزگەوتێشتر ئاماژە بۆی کەوا خەڵک ینی ئیسلامی دێ و عەز لە ئیسلام و ئیسلامیش بەرنامەکە لە ژیانی تەواوی مسلمانە. داوا لەو کەسانە دەکەین ئەوانی داشنە نیشتینە هەتا ئێستا بێن دابنیشن، شایانی زۆر زیاتر ئەمە خۆمانماندی بکەین. ڕەمەزانەکە ماشەڵڵا ڕەمەزانێکی زۆر خۆشە، جەوەکەی فێنکە، ئینسان هیلاک نابی، شەوەکانی لەیلەتول قەدر شەوی زۆر گەورەن. ئیشاڵە بە قسمەتمان دەبی و سارەچیت کەش و سارەچیت کەش بە قسمەتمان دەبی لەبەرەوەی خێر و بەرەکەتی ئەو شەوانە دووبارە نابت. قورئانی تێدا بخینێ، زکری خوای بکە، تەسبیحاتی بکە، لەبەرەوەی ڕۆژێکی زۆر گرنگە لە حیاتی هەر مسلمانێک پێویستیشە شەوەکەی دابنیشی زکری خوای تێدا بکە. هاتنی ئەو هەموو مسلمانە بۆ نێو مزگەوتەکان بۆ زیندووکردنەوەی شەوی قەدر چی بە خەڵک دەڵێت، چیمان پێ دەڵێت، خەڵکی هەولێر چۆنن؟ دەلالت لەوەی دەکات کە خەڵکی هەولێرێ زۆر لە ناحیەی دین و دیانەت هیچ وەکو شارێکی تکە نییە. شاری هەولێرە شارێکی مەڕووبە، یعنی دیارە سوڵتان مزەفەرەوە و چتە ماوە. لە مزگەوتی حاجی بارۆگەردی شەوانی قەدر لەگەڵ ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ پێش بڕکەی پرسیار و وەڵامی ئاینیش ئەنجام دەدرێت. پێش نوێژ و تارخوێنی مزگەوتی حاجی بارۆگەردی دەڵێت ئەوانەی پلەی یەکەم لا پێش بڕکێکە بەدەست دێنن گەشتی عومڕەیان بۆ ڕێک دەخرێت. لە سوورەتی دوخان خوای تەبارەک و تەعالا دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکە، شەوەکی مبارەکە، و هەروەش خوای تەبارەک دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر، بە پیت و بەرەکەتە. جا ئەو شەوە بەڕاستی ئەو دەرفەتە ئینسان لۆ ئەوەی کەوا مراجعەتی نەفسی خۆی بکاتەوە، خۆی ئەبدێت بکاتەوە، خوای تەبارەک و تەعالا لە گوناحەکانی خۆش بی. خوای تەبارەک و تەعالا هەڵەکی دایتێ وەکو محەتەکە، ئەوە وەکو وێزگەکە. خۆی مانجی ڕەمەزان باگشتی فەرقی هەیە لەگە مانگەکانی دی، و شەوانی قەدریش فەرقی هەیە لەگە شەوەکانی دیکە. سوال و جوابمان هەیە، مەدایم هەموو شەو سوال و جوابمان هەیە، هەدیەماندانایە، دیاریماندانایە، دیاری بە نرخماندانایە، و هەروەش هەولەو شەوەش پرۆژەکمان هەیە 10 پرسیار دەکەین. هەر کەسێک ئەگەڵ پرسیارانەی زانی 3 کەس هەلیان دەبژێرین لە بۆ عومرە دەیان نێرین و جەویش بە تەیارەش. خودای گەورە دەفەرموێت شەوی قەدر باشترە لە 1000 مانگ. بۆیە مسلمانان گرنگێکی زۆر بە دەشەوی کۆتایی مانجی پیرۆزی ڕەمەزان دەدەن و زۆرترین پەرستشی تێدا ئەنجام دەدەن تاکو بگەنە خێری ئەو شەوە کە دیاری نەکراوە کامەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.